پێشەکی بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم بە خێرهاتنی زۆر بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ئەمڕۆ بەڕێزیان بە ئێمەی بەخشیوە لە کات و کاری جەنابی خۆی بەخشیوە بەم گەنجە دڵسۆزانەی کە ئەمڕۆ لێرە ئامادەن بۆ تەقدیمکردنی پرۆژەکانیان بەو هیوایی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن کۆمپانیا بەڕێزەکانەوانێ بتوانین پاڵپشتێکی بەردەوامیان بۆ دابین بکەین. وەکەوەی کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە بەڕێزیان کاقوبا تاڵەبانی هەمیشە بەوە بەناوبانگە کە پشتگیریەکی گەنجانی بەردەوامی هەبووە و ڕۆڵێکی سەرەکی بینیوە لە پشتگیریکردنی گەنجانە و دابینکردنی هەلی کار لە بوارە جیاوازەکاندا بەبێ ئەوەی کە هیچ بیر لە جیاوازیەکی ئینتیمایی نەتەوەیی ئاینی بکاتەوانێ دایمەن لە خزمەت گەنجاندان بووە لە هەر شوێنێک گەنج پێویستی پێبوو بێ بەڕێزیان بەبێ گوێدانە ئەوەی کە کارەکانیان پشتگوێ بخا هاتووە بەدەم داواکارەکانی گەنجانەوانێ. ئەوەی کە ئەمڕۆژ لێرە مەبەستمانە لەگەڵ بەڕێزیانە بۆ هەمان کار تاوتوێی ئەو بابەتە بکەین. دووبارە بەخێربەی کاقوبات. زۆر زۆر سپاس مامۆستاگیان، سپاس بۆ پێشوازیە و پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین بەڕاستی ئەمێ سپاس و دەستخۆشی خۆمان ڕاستەی ڕێکخەرانی ئەم ئیڤەنتە بکەم، ئەم تێکفەستە لەگەڵ سپۆنسەرە بەڕێزەکان و دەستخۆشییان لێ ئەەکەم کە ئێرەیان دەستنیشان کردووە بۆ ئەم ئیڤەنتە کە ئەم نەسوورەکەیە کە هەمومان نەزانین مێژووی ئەم بینایە چی بوو. بینایەک بوو بۆ چەوساندنەوەی خەڵک، بینایەک بوو بۆ تۆقاندنی خەڵک، بینایەک بوو بۆ عەزیەتدانی خەڵکی ئەم شارە، بینایەک بوو بۆ زاڵکردنی فکرێکی تونڕەوی دژ بە مرۆڤایەتی کە ئەمڕۆ ئێمە لێرە لەم بینایە ئەم ئیڤەنتە ئەکەین کە دانیشتوین کارە جوانەکانی ئەم گەنجانە ئەبینین. ئەوە خۆی لە خۆیدا پەیامێکی جوانە کە خەڵکی ئەم شارە، کە خەڵکی ئەم کوردستانە دژی چەوسانەوەیە، دژی توند و تیژیە، دژی تۆقاندنە، دژی ئیرهابە، لەگەڵ ئازادیە، لەگەڵ بیرروڕای جیاوازە و توانایەکیشی هەیە و ئەمڕۆژ ئەوە ئیسپات بوو. بۆی ئەوە خۆی لە خۆیدا هەم پەیامێکی جوان بوو کە ئێرە دەستنیشانکرا، هەمیش بیرهێنانەوەیەکە بۆ ئێمە کە خەڵکی کوردستان بە هیچ شێوەیەک قبولی ناکا بچەوسرێتەوە و قبولی ناکا زوڵمی لێ بکرێت و قبولی ناکا لەژێر بیرکردنەوەیەکی ئەمنی تونڕەوی بژی و ببەسترێتەوە. وە سپاس بۆ ئەم دەرفەتە. دووبارە سپاس بۆ جەنابەت. سەرەتامێ بە پرسیارێک دەست پێ بکەم. وەک هەمیشە دیارە بەڕێستان ڕۆڵێکی بەرچاوتان هەبووە لە پشتگیریکردنی گەنجان و دایمەن هاوکاریان بوون لە جێبەجێکردنی پرۆژەکانە. ڕاوبۆچوونی بەڕێستان چییە لەسەر ئەم جۆرە بابەتە ئیڤەنتانە و بەرنامە و کاری حکوومەتی هەرێمی کوردستان چییە لە داهاتوودا تاوەکو بتوانێن هەلی کاری زیاتریان بۆ دابین بکرێت؟ من زۆر دڵخۆشم بەم جۆرە ئیڤەنتانە، زۆر خۆشحاڵە بم کە ئەبینم گەنجی خۆمان ئەمڕۆ کاکشمان قسەیەکی جوانی کردوەتی ئێمە تەنها بەکارهێنەری تەکنۆلۆژیا نین، ئەمڕۆ داهێنەری تەکنۆلۆژیاینەوە. خۆی لە خۆیدا قسەیەکی زۆر جوان بوو، قسەیەکی زۆر معنادار بوو کە قسەیەکی دڵخۆشکەرە کە ئێمە تەنها بەکارهێنەر نەبین بەڵکو داهێنەر بین، دروستکەر بین. ئەوە پێمان بڵێ کە ئایندەی ئێمە گەشە کە ئەمانە بەرهەمی زانکۆ و پەیمانگەکانی خۆمانن. ئەوە دووجار دڵخۆشکەرە، ئەوە پێمان بڵێ کە زانکۆکانمان لەسەر ئاراستەیەکی دروست کارەکەن و مامۆستاکانی زانکۆکانمان و بەرنامەجی زانکۆکانمان و پەیمانگەکانمان لەسەر ئاراستەیەکی دروست کارەکەن کە هاوکار و هاندەری خوێنکارەکانن بۆ ئەوەی ئەو بیرۆکانەی کە هەیەە بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کورتیانەی کە هەن بتوانن لە پیشانگایەکی ئەوها پێشکەشیکەن. خۆم ئەمڕۆ هەندێ تەکنۆلۆژیان بینی کە من خۆم ئامادەم لەمە و لە بەکاری بێنم بۆ ئەوەی فەرق و جیاوازی نەبێت ناڵێم کامن لەوانە، بەڵام دڵنیا بن لەوەی کە هەندێک لەو شتانەی کە من خۆم بینیم لێرە من بەنیازم خۆم پەیوەندیان پێوە بکەم و خۆم ئیتر بەکاری بێنم لە ژیانی خۆمە. بۆی ئەوە دڵخۆشکەرە و هاندەرێکیشە بۆمان تاکو زیاتر پشتیوانیان بین، تاکو هاوکار بین، چ لە ڕووی مەعهەدەکانی خوێندنمان، زانکۆکانمان، لە ڕووی سیاسەتی حکوومەتمان و بێگومان
بەبێ پشتیوانی کەرتی تایبەت ئێمە ناتوانین کوردستان پێشخین. دەست خۆش بێ وەک هەمیشە کاقوبات بەوە بەناوبانگە کاتێک کات بێتە سەر ستەیج یا لە شاشەکانەوە دەرکەوت بێت دایمەن مژدەیەکی پێ بۆ بە خەڵک ئەوەتان ئێستا لێرەیە پێش هەموو شتێ دووپاتی کردوانی ینی ئامادەیە هاوکاری ئەو بەڕێزانە بێت کە ئەمڕۆ پرۆژەکانیان هەبوو لێرە کەمە خۆی لە خۆیان پشتگیریەکی هەتا ڕادەیەک بڵی معنەویش بێ بۆ ئەوان وایەن لێکە لەسەر کاری داهاتویان بەردەوامن دەستە خۆش بە کاقوبات پرسیاری دۆمیان ئەوەیە گەر بمەوێت پرسیار بکەم کارنامە و پلانی حکوومەتی ئەگەر بێوێ لە داهاتوودا پشت زیاتر بەسەر چاوە مرۆیەکانی ناوخۆب بەستێ لە بڕێوەبردننی کاروباری دەوڵات و هەم لە کۆمپانیاکانیشدا. بێگومان من دایمە وتومە سێگۆشەیەک هەیە کە ئەبێت تەنسیقێکی زۆر باش هەبێ لە بینیانە. حکوومەت مرکزەکانی خوێندن زانکۆ بێ پەیمانگاکان بێ و کەرتی تایبەت. ئەم سێگۆشەیە ئەگەر تەنسیقێکی باشیان هەبێ لە بین خۆیانە ئەتوانین وڵات بەرەو پێشەوە ببین. چونکە لە نەتیجە ئیشی حکوومەت ئەوەیە سیاست دابڕێژێ. ئیشی حکوومەت ئەوەیە جەوێک بڕەخسێنێ بۆ ئەوەی ئەمنیەت هەبێ لە وڵات ئابوووریەکی بەهێز هەبێ خۆشگوزەرانی هەبێ خزمەتگوزاری هەبێ. نەیانی حکوومەت ئەبێ هەموو ئەو شتانە دابین بکات. ئێستا لەم سەردەمە بۆمان دەرکەوتووە کە حکوومەت هەموو شتێکی پێ ناکرێ وازەحە هەمومان ڕخنە و گلەیمان هەیە لە حکوومەت بەخۆشمەوە کە خۆم حکوومەتم بەڵام ئەو کەم و کورتیانی کە حکوومەت هەیەی ڕنگ بێ بە کەرتی تایبەتە پڕ بکرێتەوە. بۆ نمونە باسی هەلی کارەکەین ئێمە لە حکوومەت خۆمانەزانین کارمەندێکی یەکجار زۆرمان هەیە لەناو حکوومەت 1,200,000 کەس موچە لە حکوومەت وەرەگرن 750,000 فەرمانبەرمان هەیە بە مەدەنی و عسکەری لەناو حکوومەت. بۆیە توانای حکوومەت بۆ ئیستیلامکردنی دەیان 1,020,000 تر کەمە بەڵام لە بازاری کار لە کەرتی تایبەت ئەو مەجالە زۆر 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 زیاترە. هەر لە دەستپێکی کابینەی نۆوە تاکو ئێستا ئێمە نزیکەی 860 مۆڵەتی وەبەرهێنانمان داوە بە کۆمپانیا کە بەپێی تەقیمی ئەو کۆمپانیانە و ئەو بەرنامەجانەی کە بەنیازن جێبەجێ بکەن 48,000 هەلی کارە ڕەخسێنێ ئەوە 48,000 هەلی کار لە کەرتی تایبەت. ئەمە ئەو زەختەی کە ئەمڕۆ لەسەر حکوومەتە کەم ئەکاتەوە کە ئەو کارمەندانە چوونە ناو بازاری کار چوون لە کەرتی تایبەت ئیشان کرد من دڵنیام لە ڕووی عملیەوە زۆر شتی زیاتر فێرە بن لەوەی کە ئەگەر بێن لە ناو حکوومەتە ئیشکەن بە ئاستێکی زیاتر چاوەڕێیانەکە لە ناو کەرتی تایبەتە بۆیە توانای خۆیان و بەرهەمی خۆیان زیادەکە و ئەوە بێگومان یارمەتی دەرەبێ بۆ بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی ژێرخانێکی بەهێزتر بۆ هەرێمی کوردستان. زۆر ڕاستە دەست خۆش بێ ساوکو جەنابەت ئاگاداری ئەمڕۆ بەشێک لە کۆمپانیا بەڕێزەکان لێرن کە خاوەنی یەکەمی کۆمپانیاکانن ئەتوانین مەسەلەن بۆ لەمە دووە پێیان بڵین کە ببنە پاڵپشتێکی سەرەکی بۆ گەنجان و بتوانن ئەو توانایانی کە پێویستیان پێ لە دەرەوە بێنن بەناو خۆی پڕبکرێتەوانێ ئەمەش تەسەورەکەم فرسەتێ بێ لە بەردەم گەنجانە. درێغیان نەکردووە بەڵام دیسانەوە ئەگەر ئەو هەمەهەنگیە هەبێ لە بینی زانکۆکان پەیمانگاکان حکوومەت و بازاری کار دەرچوانی زانکۆمان لە مستەقبل ئامادەترە بن بۆ ئەوەی لە بازاری کار ئیشکەن. لە ساڵانی ڕابردوو دەرچوانی زانکۆکانمان وا فێر کرابوون وا ڕاهێنرابوون تاکو بێن لە ناو حکوومەت ئیشکەن. بۆیە ئەگەر تۆ سەیری زانکۆی پێی وەکو کارگەیەک مادەیەکی خاو داخڵە بوو مۆزەفێکی لێ دەرەهات ئێستا ئەو مۆزەفە ڕنگ بەجێی نەبێتەوە لە ناو حکوومەت. بۆیە زانکۆکان ئەمە چەندین ساڵە ئیشان لەسەر بەرنامەی خۆیان کردووە پەیوەندی خۆیان لەگەڵ بازاری کار بەهێز کردووە لە ڕێگای ئیڤنتی وەکو ئەمە و هاوشێوەکانی بۆ ئەوەی بەرنامەی خوێندنی زانکۆکان گونجاوتر بێ بۆ کەرتی تایبەت نەک بۆ بێن لە ئیشێکی سارد و سڕ لە ناو حکوومەتە ئیشکەن و ئینتاجەکەشیان ئەوەندە زۆر نەبێ ئەگەر برادرانی حکوومەت بێڵن ئەو ڕخنەیە بگرم. بەڵام لە بازاری کار چاوەڕوانیەکی زیاتر هەیە لیان تەوقعاتێکی زیاتر هەیە بۆ ئەوەی زیاتر ئیشکان ماندووتر بن. بەڵام بۆ ئەوەی ئەمە ئەو ناهاوسەنگی کە ئێستا هەیە لە بینی حکوومەت و کەرتی تایبەت ڕێک بخرێتەوە هەندێک ئیمتیاز هەیە کە لە ئەمڕۆ لە حکوومەت هەیە وەکو خانە نشینی کە ئەبێ بۆیان جێگیر بکرێت لە بازاری کار. ئەمەش هەنگاوی خۆی هەیە و بێگومان ئەتوانین لە چوارچێوەی پرسیارەکان بچینەوە ئەو تەفاسیلانەش. زۆر زۆر باش
منم ئاماژە بە شتێ بم ڕاستێکی لێرە کۆمەڵێک مامۆسای بەڕێز سەرۆک زانکۆکان لێرە ئامادەن ینی دەستخۆشیان لێکەم بەبێ درێغی چەندین بەشی تازە کراوەتەوانێت کە لە ئێستاە لەگەڵ سەردەمی بازارە ئەوگونجێ کە ئەمە شوای کردووە هەلیکاری زیاتر بۆ ئەو تاکانە بڕەخسێنێت کە حالێن ئێستا تەخەڕوجەکەن و یەنە ناو بازار و من بەش بە حاڵی زانکۆکی خۆم کە من لە زانکۆی پۆلیتەکنیکم بەڕاستی کۆمەڵە کار کراوە کە ئەمانش بۆتە هۆی ئەوەی کە سوود بگەێنێ بەکێ سوود بگەێنەوە بازار و کۆمپانیا ئەلەکانیش بە هەمان شێوە لەو بوارەدا ئیشەکەن دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکانت دێمە سەر پرسیاری سێم جەنابتان ڕۆڵی جدیتان هەبووە لە پشتبەستن بە توانەکانی کۆمپانیا ئایتە ناوخۆییەکان کە ئەمانش خۆی لە خۆیدا بۆتە هۆی دابینکردنی هەلیکاری زیاتر بۆ گەنجان ئایا پلانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کە لە داهاتوودا زیاتر پشت بە کۆمپانیا ئایتە ناوخۆیەکان ببەستێت؟ بەڵێ هەیە ئێمە بەرەو حکوومەتێکی دیجیتالی و ئیلکترۆنی ڕۆین ئەوە هەم بۆ پەیوەندیە نێوخۆیەکانی حکوومەت لە بینی دام و دەستگاکان ئەبێ بە ئیلکترۆنیان بکەین لە هەمان کاتیشتا ئەگەینە ئاستێککە بتوانین هەندێک خزمەت گوزاری لە ڕێگای ئیلکترۆنیەوە دیجیتالی بیگەێنین بۆ ئەم مەبەستە پێویستمان بە توانای خۆماڵیە من ئەتوانم بچم SAP Oracle Microsoft IBM ئەمانە بێنم بەڵام ئەم کوردیزانیان نییە خۆی ناتوانن سیستمێکم بۆ دیزاینکەن کە بگونجێ لەگەڵ ئەو پێداویستیانەی خۆمان خۆشبەختانە لە ناو خۆمان لە ناو بازاری خۆمان چەندین کۆمپانیای بەهێز هەن بچووک و مامناوەندی و گەورە کە لە بواری تەکنۆلۆژیا زۆر زۆر شارەزان ئێمە خۆمان کە چەند ساڵ لەم و پێش بەرنامەی بایۆمەتریمان پەیڕەو کرد بەشێکی زۆری تواناکەی جێبەجێکردنی بەرنامەی بایۆمەتری خۆمان بوون خۆماڵی بوو کوردی خۆماڵی بەرنمەیان دیزاین کرد پرۆگرامەرەکان زۆربیان کورد بوون احتیمالە سوودمان لە هەندێک تەکنۆلۆژیای دەرەکی وەرگرت بێ بەڵام عقلەکەی پرۆگرامێگەکەی خۆماڵی بوو بۆیە من زۆر سیقم بە توانای خۆماڵیە هەیە بۆ پەرەپێدان بە کەرتی ئایتی لە کوردستان بۆ بە دیجیتالکردنی حکوومەت لە هەرێمی کوردستان بێگومان کە حکوومەت بە دیجیتالی ڕۆیشت بازاری کاریشە بێ خۆی بگونجێنێ بۆیە دەرفەتێکی زۆر گەورە هەیە بۆ ئەوی لە مستەقبل هەموو کۆمپانیایەکی مامناوەندی و گەورە لە کوردستان بەشی ئایتی خۆی هەبێ کارەکانی خۆی لە ڕێگای تەکنۆلۆژیاوە جێبەجێ بکە تاکو بتوانێ ئیداریەن لەگەڵ حکوومەتە قسە بکە ئەوە خەونی ئێمەیە ئامانجی ئێمەیە و خەونێکە کە قابلی جێبەجێکردنە و دەستیشمان پێی کردەوە و جێبەجێش یەکەین دەست خۆش بێت زۆر سپاس دەکەم بابەتێک هەیە لای هەمووان ڕوون و ئاشکرایە هەر کاتێک باس لە حکوومەتی ئەلکترۆنیە کرێ ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئیمەیجێکێتە بەرچاومان کەویش بەڕێز کاقوبات تاڵەبانیە من هەموو ئەرکومان دووبوونەکە ئەگەڕێمەوە بۆ بەڕێزیان و لەو باوەڕەشدان پرۆژەکە هەر ئاید بە بەڕێزیان بێ ئەمەوێت بزانم ئیش و کارەکانی حکوومەتی ئەلکترۆنی بە کۆ گەیشتووە ئایا بە پێی ئەو ئەجندایە کە جەنابتان هەمیشە داکۆکریگەرێکی سەرسەخت بوون لە جێبەجێکردنی پلانەکانە ئەتانوێت بەڕێکارەکانی خۆیان بڕوە ئەگەر بکرێت بۆ ئامادەبووان ڕوون بکرێتەوانێ تاوەکو چەندێک بە ڕێکارەکانی خۆیان ڕۆشتووە و لە سەر ئیشەکە بەردەوامن سپاسی وەصفی جەناب دەکەم بەس بەڕاستی ئەم بەرنامەیە تەنها بە من جێبەجێ ناکرێ ئەمە بەرنامەیەک ئەمە سیاسەتی حکوومەتەکەمانە ئەمە سیاسەتی حکوومەتەکەمانە بەشێکە لە کارنامەی حکوومەتەکەمان و هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بەرپرسیارن لە جێبەجێکردنی ئەو کارنامەیە بەڵام ڕاستە من لە هەندێک مەجاالە بڵین سەرپەرشتی هەندێک بەرنامەم کردووە کە پێم وایە ژێرخانێک دروستەکە بۆ ئەوەی حکوومەتێکی ئلکترۆنیمان هەبێ بەڵام ئەبێ پێناسەی بکەین حکوومەتی ئلکترۆنی چییە؟ خزمەتگوزاری ئلکترۆنی چییە؟ بە دیجیتالکردنی حکوومەت چییە؟ ئەمانە هەمووی جیاوازن لە یەکتری جاری یەکەم ئەمە بۆ بیکەین لەبەر خێراییە لەبەر شەفافیە لەبەر باشتر ڕاپەڕاندنی کارەکانمانە ئەمڕۆ ئێستار پێشەوەی بێم جنابی وەزیری خوێندنی باڵا بۆی باسەکردم کە بەشێک لەو شتانی کە ئەمڕۆ بینی ومانە لێرە بۆ لە پێناوی گەڕانەوەی وەختە بۆ هاوڵاتیان ئێستا ئەگەر ئێمە بین بەو پرۆسە تەقلیدیەی حکومڕانیی کە ئێستا هەیە بین مامەڵەیەکی کارگێڕی وەرەقەیی بکەین ئیشێک ڕنگ بێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ تاو نەبێ ڕنگ بێ پێویستکە 10-12 هەنگاو ببڕێت تاکو 10-12 هامش و واژوو بکرێت لەسەر مامەڵەیەکی هاوڵاتی ئەو هاوڵاتیە خۆی ناڕازیە لە وەزعەکە لە میزاجی ڕنگ بێت تاو نەبێنجە وەرە بچێت
بە دایمە ئەڵێم وەکو مار و پەیژەی دائیرەکانی خۆمانە بە پەیژەیەک سەرەکەوێتەوە ئەگەی تاکاتە مارێک بارەکە ئەیهێنێتەوە بۆ خوارەوە لە بەرەوەی کە ئیمزایەکی لە بیر چووە ئەگەر ئەم پرۆسەیە بکەین بە پرۆسەیەکی ئیلکترۆنی ئەو کاتە هەم شەفافە بێ واضحە بێ بۆ ئەو هاوڵاتیە بۆ ئەو خزمەتخوازە کە ئیشێک کە ئەڵێ بە پێنج هەنگاوەکرێ بە فعلی بە پێنج هەنگاوەکرێ دووهەم میزاجی لێ دەرەچێت بەڕێوەبەرێک ئەو ڕۆژە دڵی خۆش نییە میزاجی تاو نییە شەڕی کردووە لە ماڵەوە ڕەنگ بە بە میزاجی خراپەوە بێتەوە دەوام ڕەنگ بێ ئەو میزاجە خراپە لەسەر ئەو هاوڵاتیەدا بڕێژێت بەس کە سیستمەکە ئیلکترۆنی بوو میزاجی لێ دەرەهێنی پرۆسەیەکە وازەحە بەڵگەنامەکەت هەیە داخڵیەکەی ڕێکارەکە دروستە ئەچیتە قۆناغی سێهەم قۆناغی سێهەم تاو بوو ئیشەکەت بۆ ئەکرێ ئەوە ئەولەوێتی ئێمەیە و بەرنامەی ئێمەیە و ئەمە چیتر هەنگاوێکی نەزەری نییە کە من وەکو فکرەیەک باسی بکەم لەگەڵتان ئێمە دەستمان بە پرۆسەیەکی زۆر گشتگیر کردووە کە هەموو ئەو ئیشانەی کە حکوومەت ئەیکا بۆ هاوڵاتی کە پەیوەندی بە تاکی هاوڵاتیەوە هەیە داخڵی سیستمێکی ئیلکترۆنی کراوە هەنگاوەکانی کەم کراونەتەوە هەنگاوەکانی خێراتر کراون پرۆسەکە شەفافتر کراوە هەنگاوەکانی یەکسان کراون تاکو ئیشێک کە لە سلەیمانی ئەکرێ بە هەمان شێوە و بە هەمان ڕێکار لە دهۆکیشا بکرێ ئەمە دەستمان بەم پرۆسەیە کردووە 100 خزمەتمان هەڵبژاردووە کە ئەو خزمەتانن کە زۆرترین مامەڵە و زۆرترین هاوڵاتی پەیڕەویانەکە یان بەکاریان هێنە بۆ ئەوی لە ماوەیەکی نزیک تا بۆتان ڕاگەیانین چیمان لەو 100 خزمەتە کردووە لە پێناوی باشتر ڕایکردنی ئیش و کاروباری هاوڵاتیان دەستەکان و خۆش بێت جێگەی دڵخۆشیە ئەو بابەتانی کە ئەمڕۆ لێرەیە بەڕێزیان باسیەکە هەمووی ئاسۆیەکی گەشە لە بەردەم گەنجان و لە بەردەم حکوومەتە و لە بەردەم ڕاپەڕاندنی ئیش و کارەکاندا زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ دواتر ئێمە سەر باسی بابەتێک کە بۆتە جێی باس و دەنگۆشەیە کە بەڕێستان پرۆژەتان هەیە بۆ ئەوە کە لەلایەن بەڕێستانەوە کار ئاسانیەکی زۆر کراوە بۆ ناوتۆمارکردنی کۆمپانیاکان بە تایبەتی بۆ کاری بچووک ئایا ئەمە وایە و یا جەنابتان دەستان پێ کردووە یا لەوان کە دەست پێ بکەن بە پرۆژەکە دەستمان پێی کردووە قۆنە پرۆسەی تۆمارکردنی لە کۆمپانیا لە کوردستان زۆر ئاڵۆزە ئێستا ئەبێ بچی شەڕێکی گەورە بکەی لەگەڵ حکوومەت ئەگەر ئەو شەڕەت بردەوە ئەبێ بچی شەڕێکی گەورە بکەی لەگەڵ ژوورە بازرگانیەکان ئەگەر ئەو شەڕەت بردەوە و میزاجت بە تاوەتی ما بێت ئەنجە ئەتوانین دەست بەکاربی بۆیە ئێمە خۆمان بە هاوکاری برای بەڕێزم کاکسیروان و هاوڕێەکانی لە ژوورە بازرگانیەکان ئەم پرۆسەیە کورت ئەەکەینەوە تاکو زۆر بە ئاسانی لە ماوەی 24 ڕۆژێکێک بتوانێت کۆمپانیای خۆی تۆمارکە لە کوردستان ئەوەی کە تازەیە بەشێکی ئەوەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ بینیومانە چکەن چییە حکوومەت مامەڵە لەگەڵ بیناکە بەشێکی ئەم ئیشانەی کە ئەمڕۆ ئەیبینین پێویستی بە بینا نییە توانی بۆ خۆت لە ماڵەوە دانیشی بە ئایپادێک بە ئایفۆنێک خاوەن کۆمپانیابی 20 کارمەند بە بەوی بەڕێوە 100 خزمەت گوزاری بگەێنی حکوومەتەکەمان حاضر نییە بۆ ئەم جۆرە ئیشە ئەوەی کە پێڵێن کۆمپانیایی کە خزمەت گوزاریەکانیان ئۆنلاینە بۆیە بە تەنسیق لەگەڵ ژوورە بازرگانیەکان ئێمە یین ئەم جەوە ئارامەکەینەوە ئەی گونجێنین بۆ ئەوەی یەکێک کە بیاوێک کۆمپانیای خۆی تۆمارکە بتوانێت لە ماوەی 24 سەعاتا بیکە مەسلەی میزاجی ناو بێنینە دەرێ لە پرۆسەکەیە یەکێک ئێوێ ناوی کۆمپانیەکەی بنێ کوپ ئیشی ژووری بازرگانی نییە بڵێ پێی بڵێ بۆت نییە ناوی بنەی کوپ ناوە ناوی کۆمپانیەکەیەتی حکوومەت حەقی چییە بەسەر ناوی کۆمپانیاکە ئەنی هەندێک ڕوتینات هەیە کە پێی بەسراونەتەوە بە قانونی زۆر کۆن کە ڕێگرن لە بەردەم ئەوەی یەکێک بێوێ کۆمپانیای خۆی تۆمارکە من یەکێکە ناسم ڕەفیقی خۆمە باشە یعنی بڵێ واستەی هەیە 11 مانگە یەت وەڕوا ئەوێ کۆمپانیایەک دامەزرێنێ ئەمە على ئەساس واستەشی هەیە نەی بۆیە چیەکە مەجبورە من تەلەفۆنەکەم شەڕەکەم گاک سیروان پیاوی چاک بە ئیشەکەی بۆ بکە وەزیر ئیشەکە ینی ئەمە ئەبێ بێنینە دەرێ ئێمە ئیشی ئێمە وەکو حکوومەت ئەبێ ئەوە بێ ئیش بۆ خەڵک ئاسان بکەین نەک تەعقیدی کەین ڕێنمایی قانون پەیڕە و بەکاربێنین بۆ ئاسانکردنی ئیش نەک بۆ تەعقیدکردن ئەمە ئەو شەڕە ئەبینەوە دڵنیاتانەکەمەوە ئیش بۆ خەڵک ئاسانەکەین دایرەکانمان ئەخەینە خزمەتی خەڵک ڕوتین کەم ئەەکەینەوە کۆمپانیای کەرتی تایبەت زیاد ئەبێ حەلی کار لە کەرتی تایبەت زیاد ئەبێ
و بازاری کوردستان گەشە ئەکات. دەست خۆش بەڕاستی هەواڵەکانی هەنی هەمووی دڵخۆشکەرە هەم بۆ کۆمەڵگەی کوردی هەم بۆ حکوومەتی هەرێم هەم بۆ دانیشتوان و هەم بۆ گەنجانیش ڕاستیەک هەیە ئەوەی کە جەنابێ باسی کرد کە زۆر جارە توانی تۆ لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئیش و کارەکان بکەی فعلەن وا بوو ینی ئێمە سەیری نەخۆشی کۆڤید 19کەین کۆرۆنا ینی ئەوەی سلمان کە زۆرێک لە ئیشەکان هەیە تۆ پێویستت بە دام و دەستگانیە پێویستت بەوە نییە کۆمەڵێک ستافت لە بەردەما بێ ئەتوانی بە ئۆتۆماتیکی یاخود لە ڕێگەی ئەلکترۆنیوانێ ئیشەکانت بەڕێ بکەی دەستە خۆش بێ کاکوبات یەمەوە سەرباسی ئەو بابەتە چکە کۆمەڵێک لە گەنجان ترسی ئەویان لا هەیە ئەیانەوێت هەرچی چۆنێک بێت بگەنە حکوومەت لەوێ تعین بن لە پێناو ئەوەی کە دوو ڕۆژیکەوەکو بەڕێزت باسی کرد خانە نشینێکی هەبێ چی کارکراوە بۆ ئەوەی کاتێککە گەنجێک بچێتە کۆمپانیایەکی ئەهلی ئیش بکات حەق و ماف و ئیمتیازاتەکانی کە دوو ڕۆژیکە لەو کۆمپانیای نەما بتوانێت وەکو حکومی بۆی سەرف کرێتەوانێ پرسیارێکی زۆر بەجێ و سپاس دەکەم کە ئەو پرسیارت لێ کردم لە قۆناغی تۆمارکردنی کۆمپانیا ئێمە لەوێ ناوەستین سێ وەزارەتمان بەیەکەوە بەستووەتەوە لەم پرۆسەیە وەزارەتی بازرگانی کە ناوەکە تۆمارەکە وەزارەتی مالیە بەشی باج وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەشی دەستەبەری کۆمەڵایەتی کەواتە کۆمپانیایەک ئەمەزرێ کە کۆمپانیەکە دامەزرا ژمارەیەکی باجی ئەدرێتێ ستەلای حکوومەت ئەزانەی کۆمپانیایەک هەیە و ئەمەش ژماری باجەکەیەتی تاکو ئیشەڵڵا ئەگەر ئەو کۆمپانیا قانزاجی کرد حکوومەت بتوانێت وەک پێویست باجی لێ وەرگێ بەڵام لەوێ ناوەستین کێ لە کۆمپانیا ئیشەکە کارمەند مۆزەف ئەو مۆزەفەش ئەبێت تۆمار بێ لای حکوومەت تاکو شایستەی خۆی وەربگرێت کە دەستەبەری کۆمەڵایەتیە یاخود ئالێتێکی خانەنیشی نییە ئەمە وای لێ ئەکا هەم عەدەدی ئەو کەسانەی کە لە بازاری کارە ئیشەکەن زۆر زیاتر بکە ئەو ناهاوسەنگی کە هەیە لە بینی کارمەندی ناو حکوومەت و کارمەندی بازاری کار ڕێک بخرێتەوە و هاندانێکە بێ بۆ ئەوەی خەڵک چیتر ڕوو لە حکوومەت نەکا بۆ ئەوەی ژانی تەمینکە بەڵکو لە بازاری کارە ژان و ئیشی خۆی تەمین بکرێت ئێستا پاراستنی کارمەند لە کەرتی تایبەت زۆر لاوازە خاوەن کۆمپانیایەک بە ئاسانی ئەتوانێت کارمەندێک لە کەرتی تایبەت فەسڵکە بەبێ ئەوەی هیچ مافێک هەبێ بۆ ئەو کەسە بەڵام کە گرێبەستی هەبوو کە حەدی ئەدنای مەعاشی بۆ دەستنیشان کراوە کە بەپێی قانون و ڕێنمایەکان ڕێگری لێ ئەکرێ بە 24 سەعاتێکێک دەرکە لە هەموو وڵاتێکا تۆ کە یەکێک دەرەکەی لە وەزیفەی خۆت ئەبێ 3 هەفتەی بیتێ تاکو ئیشێکی تر بدۆزێتەوە بەلای کەمەوە ئەنی هەندێک ڕێکار هەیە کە ئێمە ئەتوانین جێگیری بکەین لە پاڵ ئەوەشە لە هەمووی مهمتر شایستە دارایەکان و دەستەبەری کۆمەڵایەتیان کە دیسانەوە بە ڕەبتکردنی ئەو سێ وەزارەتە لەم ئیشەیە ئەوەمان پێجێبەجێ ئەکرێت ئینشەڵڵا لەسەر خێر دەستخۆشیت لێکم یەک پرسیارم ماوە ئەویش زۆر لە گەنجانەوە بۆمێت ئەڵێن هۆکاری سەرەکی چییە لەناو ئەم هەموو کارێکتەرە سیاسی و کاریزما سیاسیانەیە بە ڕێزیان بە شێوەیەک و بە دەرەجەی یەکەم هەمیشە لە پاڵپشتی گەنجان بووە هەمیشە وا بیرەکاتەوانێت داینەمە و بەڕێکردنی ئیش و کارەکان لە دام و دەستگاکانی حکوومەتدا تاوەکو گەنج لە پێشەوە بێ ئەتوانێت زیاتر سەرکەوتوو بێ هۆکاری ئەمە چیە زیاتر جەنابە پاڵپشتی گەنجانەکە بەخوا نازانم من خۆم هەستەکەم ڕنگ هەندێک جار کەم دەرخەم بوو بم حەزمە کرد زیاتریشم بکردایە پێم وایە ئەبوایە زیاتریشم بکردایە و پێم وایە هەمومان ئەبوایە زیاترمان بکردایە بەڵام هەرە بێ بەردەوام بین نایەمە سەر خۆ مەسەلە لێرەدا من مهم نیم خوبات هەبێ نەبێ مهم نییە مهم ئەبێ تێبگەین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی گەنجە ئێستا گەنج زۆرینەی دانیشتوانی کوردستان گەنجن خواستی گەنجیش جیاوازە لە خواستی جیلێکی شۆڕشگێر کە ئەوانی شەبێ ڕێزیان لێ بگیرێ لە جیلێکی تێکۆشەر کە ئەوانی شەبێ ڕێزیان لێ بگیرێ ئەوانی شەبێ ماف و داواکاریەکانیان پارێزراو بێ بەڵام کە ئێمە ئەڵین گەنج ئایندەمانن ڕاستە بەڵامەوە بە شعار ئاسانە چۆن ئەو ئایندەیە ئەپارێزی چۆن پەروەردەیانەکەی تاکو گەنجێکی باش بن لە ناو کۆمەڵگا تاکو ئەدایەکی باشیان هەبێ بۆ خۆیان بۆ کەسوکاریان بۆ عائیلەیان چۆن وا ئەەکەین هەندێک ئەو باوە کۆمەڵایەتیە کۆنانە کە ڕێگرن لە بەردەم پێشکەوتنی کچان بۆ نمونە چۆن ئەوانە لا ئەبەی من زۆر خۆشحاڵم لێرە کە بەشێکی زۆری ئەوەی کە لێرە دانیشتون هەستەکەم کچانن بەشکەم ئیشەڵا بۆ دانیشتنی داهاتوو ئەوانە لە پێشەوە دانیشن و
پیاوە سمێڵ بابڕەکان لە دواوە دابنیشنەوە خۆناغەوە قەیناکە قۆناغی یەکەم زۆرینە کچان بن ڕازیم بەوە قۆناغی دووهەم بەرەبەرە بێنە پێشەوە بۆ ڕیزەکانی 1 و 2 و 3 ئەمە باوێکی کۆمەڵایەتی وەرە لە شوێنەکەی مندانی شەخاتون دەست خۆش بێ بەخێر بێ ئەمە هەندێک باوی کۆمەڵایەتی هەیە کە ڕێگرن لە بەردەم پێشکەوتن ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوانە بکەین بۆیە من پێم وایە من گەشتبینم ئەزانم گەنجی ئەم وڵاتە گەنجێکی ئازان خاوەن بیر و ڕای خۆیانن خاوەن توانای خۆیانن شەرمن نین ناڕازی بن ئەو ناڕزایەتێ ئەگەیێنن بۆیە من گەشتبینم لەوەیە بەڵام لە بیرمان نەچێ لە ناوچەیەکی ئاڵۆزە ئەژین لە وڵاتێکە ئەژین کە ئاڵۆزە هەرێمێکین کە ئاڵۆزی خۆی هەیە بەڵام من دڵنیام ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ پێشخستنی ئەم کوردستانە ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ زاڵبوون بەسەر تەحەدیاتەکانی بەردەم ئەم کوردستانە و بەشێک لەو ئیرادە بەهێزە ئەلەم قاعەیە ئەبینی کە جێی زۆر دڵخۆشکەرە بۆ من زۆر سپاس یەکەم بەڕاستی هەموو وتەکانی لە جێی خۆیەتی هەموو وتەکانی دڵخۆشکەرە بۆ گەنجان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارین هەمیشە بۆ دڵسافی و ڕوونیەوانێ بڕوانیتە گەنجان دەمێ بزانم پلان و پرۆگرامتان چییە بۆ زیادکردنی هەلیکار بە تایبەتی لە ئێمەوە بەرەو ساڵی ئایندا ڕۆین خۆشمان نەزانین کۆمەڵە گۆڕانکاری ئیقلیمی و ناوچەیش لە ناوخۆیە هەیە گەنجەکان تۆزێک لەم دڵڕاوکییان تێکەوتووە ئەگەر بکرێت ڕوونکردنەوەیەک لەسەر و بابەتەبێ سپاس دەکەم زۆر سپاس وەکو پێشتر ئاماژەم پێدا لەم 2 ساڵەی کە تا ئێستا دەست بەکار بووینە لەم کابینەیە 860 مۆڵەتی ئیسیسمارمان دەرکردووە ئێستش بە داڕشتنی ڕێنماییەکی نوێ کە دەسەڵاتی دەرکردن و پێدانی مۆڵەتی ئیسیسمارمان شۆڕ کردوێتەوە بۆ ئاستی مەحافەزەکان من پێم وایە عەدەدی ژمارەی مۆڵەتەکان زیادەکەن و یەکێک لە پێوەرەکانی کە ئێمە دای ئەنێن بۆ ئەوەی وەبەرهێنەر سوودمەند بێت لەو ئیمتیازانەی کە لە یاسای وەبەرهێنانە بۆی پێی ئەدرێت مەوزوعی تاینکردنە هەلیکارە بۆیە ئەمە ئەولوێتی ئێمە ئەوەیە بازار بەگەڕخەین بازار بەهێزکەین هەم تیجارەت زیادکەین هەم بەرهەمی خۆماڵی زیادکەین لە پیشەسازی لە کشت و کاڵ لە تەکنۆلۆژیا و لە داهێنان لە گەشت و گوزار ئەمانە هەموو فرسەتی گەورن بۆ زیادکردنی هەلیکار ئەمە ئەولوێتەکانی ئێمەیە ئێستا بۆ نمونە لە ناوچەی بتوێن کارگەیەکی شەکر مۆڵەتی پێدراوە ئیشی تیاکە ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ 8,000 هەلیکارە ڕەخسێنێ ئەمە هێزێکە بۆ خەڵکی ئەو ناوچەیە کە بتوانن سوود لە کارگەیە بکەن کە لە ناوچەکەی خۆیانە ناوچەکەی خۆیانە ئەبێ بە هەمان شێوە چەندین کارگەی تریش ئێستا ئیشی لەسەر ئەکرێ مۆڵەتی پێدراوە مۆڵەتی پێ ئەدرێ کە دیسانەوە ڕووی ئێمە لەوەیە کە ژێرخانی هەرێمی کوردستان بەهێزکەین لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی هەموو جۆرە مەوادە سەرەتاییەکانەوە ئێمە نەوتمان هەیە ئیشەڵا خۆزگە نەمان بووایە بەڵام هەمانە کە هەمانە ئەو نەوتە ئەبێ ببێ بە دەعمێک بۆ کەرتەکانی تر ئەوەی کە لە کشت و کاڵ کراوە لەم چەند ساڵی ڕابردووە جێی دڵخۆشکەرە ئەوەی لە پیشەسازی و بازرگانی کراوە لەم چەند ساڵی ڕابردوو جێی دڵخۆشکەرە ئەمەش هەمووی بە پشتیوانی کەرتی خوێندنی باڵا و کەرتی پەروەردە کە تەواوکەری یەکتریە بن ئێمە وەکو حکوومەت هاوکارە بین ژوورە بازرگانیەکانیش هاوکارە بن وانە هاوکارە بن کە پێکەوە وەکو یەک تیم ئیشکەین سەرەکەوین ئەگەر بە بەیانی قوبات تاڵەبانی و بە نیوەڕۆ قوبات تاڵەبانی و بە کوڵاوی قوبات تاڵەبانی و بە برژاوی قوبات تاڵەبانی وڵا ئەوە سەرکەوتن نییە ئێمە ئەبێ دوورکەوینەوە لەوەی کە شەخص شت ببا بەڕێوە مؤسسات کوردستان بکەین بە کوردستانێکی مؤسساتی تاکو من ینی ئەوە دڵی من خۆشەکە و پێم وایە ئەو تەحەدایانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد چ شەڕەکانی 2014 چ قەیرانە داراییەکان چ کێشەکانی نەوت چ کێشەی کۆڕۆنا چ خوازانە کێشەکانی ئێستا وشکە ساڵی ڕووی لە ئێمە کردووە ئەم تەحەدایانە ڕاستە تەحەدان بەس هەر یەکێکیان فرسەتێکیشە ئەبێ نەترسین لەم تەحەدایانە هەر یەکێکیان دەستیشان کەین بۆ فرسەتێک باشە ئێستا ئێمە تووشی وشکە ساڵی بووینە ئەزانین 10 ساڵ جارێک کوردستان تووشی وشکە ساڵیە بێ
100 ساڵی ڕابردوو بکە ئەزانی هەموو 10 ساڵێک کوردستان تووشی وشکە ساڵیە بێ باشە ئەم ساڵە بێ ئیدارەی بین ساڵی داهاتووشە بێ ئیدارەی بین بە ساڵی سێهەم ئەبێ ئیش بکەین بۆ ئەوەی دوای 7 ساڵی ترکە وشکە ساڵی ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە حازر بین بۆی لە هەمان شێوە کە باس لە کارگە ئەەکەین بەروبوومی خۆماڵی بە تایبەت لە خواردن و لە سەوزەوات و لەو موادانی کە پێویستن بۆ ئەوەی ئەمنی خۆراک بپارێزین لە کوردستان ئیشی لەسەرکراوە ئیشی لەسەر ئەکرێ و من دیسانەوە سەرڕای ئەو کێشە و گرفتانە و تەحەدیاتەکان دائمە گەشتبین بوومە چکن ئەزانم ژێرخانێکمان هەیە توانای مرۆیەکمان هەیە ڕوئیایەک هەیە ئیرادەیەک هەیە باشە ئەمڕۆ پارە نییە سپینی ڕنگ بێ پارە هەبێت تۆ ئەوانەی ترت هەبێ پارەکە عیلاجەکرێ بەس تۆ کە ئیرادەت نەبوو کە ڕوئیات نەبوو کە ژێرخانێکی مرۆییت نەبوو کە ئەمانەت نەبوو ئەنجا ئەتوانی بڵێ هاوارچی بکەم بەڵام خۆشبەختانە ئێمە باقیەکەیمان هەیە پارەش ئەگە تۆ ئەمە ڕێخەی پارە دەبێت مستەسمرمان هەیە وەزعیان باشە باشتریشە بێ ئیشەڵڵا بازاری جیهانیش هەیە کە ئامادە ئەبن ئەگەر ڕێکارەکانی تۆماری کۆمپانیا ئاسان بن ڕێکاری مۆڵەتی ئیستیسمار ئاسان بێ هاندانێکی پێویستیان بۆ بڕەخسێنین خەڵک لە دەرەوە یەت پارەی خۆی سەرفەکە خۆ دوبەی بە پارەی ئیمارات نەبوو بە دوبەی بە پارەی دەرەوە بوو بە دوبەی بە ئیستیسمارەوە بوو بە دوبەی یەک شتی هەبوو ڕوئیایەکی هەبوو ڕاستی دەستە خۆش بێت من سپاسی بە ڕێزیانەکەم دووبارە سپاسێکم بۆ ئەو دەرفەتەی کە ئەمڕۆ بە ئێمە و بەم گەنجە بە ڕێزانی بەخشیوە هیوای سەرکەوتنی بەردەوامی بۆ خوازم هیوادارم وەک چۆن هەمیشە لە پاڵگەنجان بووی هەمیشە بەردەوام بێ لەسەر ئەو پاڵپشتیکردنە و هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئەگەر بە ڕێزە هەرچێک تەیە بۆ وڵا سپاسانەکەم ئیسان خۆشحاڵم بەم دەرفەتە هەرچەندە خەریکە پیر مەکەن بەڵام پیریش بم هەر ئاگام لێتانە بێ خەمتان نەبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو کۆمپانیانە ئەخوازم کە لێرن بۆ ئەو گەنجانەی کە بەرهەمی خۆیانیان پێشکەش کردووە ئەمڕۆ سارد نەبنەوە لە بیر و بۆچوونتان قەت سارد نەبنەوە لە خەونتان مەهێڵن هیچ تەحەدایەک ڕێگریتان لێ بکە بۆ دەستەبەرکردنی خەون و ئامانجەکانتان ئێوە ڕۆڵەی ئەم میلەتەن ئازان کۆڵ نەدەن سەرەکەون دەست خۆش بێت سواز بە ئامادە بێت سپاس دەکەم